مارچی ئازاری 1975 لە جەزایری پایتەختی جەزایر ڕێکەوتنامەیەک لە نێوان محەممەد ڕەزا پەهلەوی شای ئێران و سەدام حوسێن جێگری سەرۆکۆماری عێراق واژۆکرا. ئەم ڕێکەوتنامەیە جگە لە پێشەکیەک و پاشەکیەکی کورد نێوەڕۆکەکەی تەنها 4 خاڵە و زۆر بە کورتی نووسراوە و ناوی کوردیشی تێدا نهاتووە. باڵکو و ناڕاستەوخۆ بە دەستەواژەی تێکدەر و پاراستنی ئاسایش و سنوور بەزاندن ئاماژە بە شۆڕشی کوردستان کراوە. پاش هەڵگیرساندنی شۆڕشی ئەیلول ئێران ڕاستەوخۆ لە ڕێگەی کوردێکی بەرپرسی دەستگای ساواک بە ناوی سەرهەنگ ئیسا پەژمان پەیوەندی لەگەڵ شۆڕش دروست کرد. پەژمان بووە لینکی نێوان ئێران و شۆڕش. ئێران بە پارە و چەک و مەشق و ڕاهێنان و زانیاری هاوکاری شۆڕشی کرد. ئەمەش بۆ ئەو مەبەستە عێراق ملکەز بکات بۆ ئێران ببێتە سەرچۆک کە لە کۆتایی کردیشی. ساڵی 1970 کە بارزانی ڕێکەوتنامە 11 ئازاری لەگەڵ عێراق مۆر کرد و شۆڕشی کوردستان گەیشتە چڵەپۆپا پرسی بە شاو ئێران نەکرد. ساواکیەکان هەوڵیاندا بارزانی لە ڕێکەوتنامەکە سارد بکەنەوە، بەڵام بە گوێی نەکردن. ئەم هەنگاوە شای تووڕە کرد و بێزار و بڕیاریدا تۆڵە لە بارزانی بکاتەوە. لەم لایشەوە ڕێکەوتنەکەی عێراق و شۆڕش هەر دەڵەمە بوو نەمەی، بۆیە بارزانی و شۆڕش کەوتنە نێوان دوو دژمن، هەردووکشیان خاڵی هاوبەشیان لە پشتکاندنی شۆڕشدا بینیەوە. سەدام حوسێن کە ئەو کات جێگری سەرۆکۆمار بوو کەوتە بیری ئەوەی چۆن خۆی لە ڕێکەوتنامە 11 ئازار بدزێتەوە و شۆڕشیش تێک بشکێنێت. 5 ڕۆژ پاش ڕێکەوتنی جەزایر واتە لە 11 سی 1975 بارزانی بە سەرۆکاتی وەفتێک و ئەندامەتی دوکتۆر مەحموود عوسمان و دوکتۆر شەفیق قەزاز و موحسین دزەی لە کۆشکی نیاوەران لە تاران سەردانی شای ئێرانی کرد. بە پێی گێڕانەوەکانی نەوشیروان مستەفا لەو دیدارەدا شای ئێران دەڵێ ئێمە ناوکۆکیەکانی خۆمان لەگەڵ عێراق کە 42 ساڵە نەمانتوانی بوو لا بەلای بکەین، توانیمان بە جۆرێ بەلادا بخەین کە ئێمە دەمانویست. سەبارەت بە بەرزانی و شۆڕشی کوردستانی 3 بژاردەی خستە بەردەستیان، بچنە ئێران وەک هاوڵاتیەکی ئێرانی مامەڵەیان لەگەڵدا بکرێت، بگەڕێنەوە عێراق بە مەرجی ئەوەی سەدام نەتانکوژێت. بژاردەی 3میش درێژەدانتانە بە شۆڕش، بەڵام ئێران هیچ یارمەتیەکتان نادات و لە کۆتایی مانگی ئازاردا سنوورتان بەسەردا دەخات. بە پێی گێڕانەوەکانی موحسین دزەی بارزانی لە وەڵامی شاداوتی 2 ڕۆژ بەر لە ئێستا نوێنەرم ناردۆتە ناوچەکە، هەموو لەسەر ئەوە سوورن لە شەڕ بەردەوام بن. بارزانی وتیشی بە ڕازگۆیی دەستمان خستە نێو دەستی ئێوە، نەک دەستمان ببڕن. لەو کاتەدا شا وەک ئاماژەیەک بۆ کۆتایی دیدارەکە هەستایە سەر پێ هەموو دیدارەکەش تەنها نیو سەعاتی خایەن. نەوشیروان مستەفا و ئەیوب بارزانی کە ئامۆزای مەسعود بارزانیە، دوکتۆر مەحموود عوسمانیش دەڵێن مەلا مستەفا وتبووی ئێمە میلەتی تۆین. مادام تۆ لە ڕێکەوتنەکە ڕازیت و قازانجی ئێرانی تێدایە کە دایکی ئێمەشە، ئێمەش هیچمان لەسەری نییە لەژێر فەرمانی ئێوەداین، بڵێ بمرن دەمرین، بڵێ بژین دەژین. دڵسۆزی ئێوە بووین و دڵسۆزی ئێوەین و بە دڵسۆزیش دەمێنینەوە. چاودێرانی نێوخۆی پیان وایە شای ئێران لەم دیدارەدا 2 جار تۆڵەی بەیاننامەی 11 ئازاری لە بەرزانی کردەوە. جاری یەکەم بەرزانی لە 26 شوباتەوە بان کردە تاران و خۆی ڕۆیشت بۆ جەزایر و ڕێکەوتنامەکەی مۆر کرد. هاتەوە هێشتا بەرزانی هەر چاوەڕێی دیدار بوو. جاری دووەم وەک بیرخستنەوەیەک بۆ بەیانی 11 ئازاری 1970 دیدارەکەی بارزانی و وەفتەکەی خستە ڕۆژی 11 ئازار. پێدەچێت ئەگەر بارزانی و هاوڕەکانی هەڵوێست و بۆچوونێکی دامەزراوە نەتریان هەبوایە، شاهێندە پێداگیر نەدەبوو ناچاریان بکات دەستبەرداری شۆڕش ببن. بەڵام لەسەر ئەو بنەمای ئەو قسەی کە دەڵێ هەر کەسێک قوتی بەدەستخۆی نەبێت قەراریشی بەدەستخۆی نییە. بارزانی لە 20 ئازار بروسکەی بۆ هەموو فەرماندەی هێزەکان لێدا بوو واز لە شەڕ بهێنن، چەکەکان بشکێن و بچن بۆ ئێران. لەو کاتەشەوە کادیر و پێشمەرگەکانی پارتی لە نەڕەزاییدا ئەم بڕیانەیان ناونا ئاش بەتاڵ و وەکو زاراوەیەکی سیاسی بڵاو بوویەوە.
سەرۆکی پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و کۆمەڵ